گەشتی نە پاریس دڵی ئەوروپا چەندین ڕێکخراوی مرۆڤدۆستی جیهانی لەم شارەدان. شارێکی چالاک و قەرەباڵەخ، خانمێکی کورد لە پاریس بە تەنها ڕێکخراوێکی دامەزراندووە و سەرقاڵی کۆمەڵێک پرۆژەیە لێرەوە بۆ کوردستان. هەموو ئەو کارانێکی ئەنجامیدەم ئێستا لە چوارچێوەی ڕێکخراوێک خەریکم ئەنجامیدەم. ڕێکخراوێک کە ساڵهای ساڵ کارم بۆ کرد هەتوانیم دابمەزرێنم لە فەڕەنسا، ڕێکخراوی یارمەتی مرۆیی و ژۆرنالیسم و بەردەوام ئەو شتەی کە لە خەیاڵما بووە دروستکردنی بڵێن میدیایەک، دروستکردنی میدیایەک بۆ کە بتوانێت کار لەسەر مافەکانی مرۆڤ بکات. بە هەمان کاتیش میدیا چ بەشێکی و مافی مرۆڤ چ مافەکانی من بەپێی ئەو چەند ساڵێکە کارم لەگەڵ یونیسف کردووە، لەگەڵ UN زۆر کارم کردووە و تێکەڵ بووم بە دنیای بڵێ مافی مناڵان و هەروەها مافی ژنان. دەستپێکی پرۆژەکانی شەیدا لە کوردستان سەرەتایەکی زۆر سەخت دەبێت، لەبەر ئەوە هەم داعش هێرشە کوشندەکانی دەست پێ دەکات و هەم ئاوارەیەکی زۆریش ڕوو دەکەنە کەمپەکان. خۆی 2014 ئاژانسێکم دانا لە کوردستان. من ڕۆژمە بۆ کوردستان بۆ ئەوەی کار بکەم بۆ بەهێزکردنی توانای گەنجان لە بواری میدیا و لە بواری هونەرە، بەڵام هەر ئەوەنەی کە ئامادە بووم بۆ ئەوەیەکێتە دەستکەم بەکار لە کوردستان داعش هات. کە داعش هات هەموو شتەکان گۆڕا لە لای من، لەبەرەوەی ئیتر تۆ ئەبیتە ناوچەیەکی شەڕ. ئەو دەڵێت من لە کەمپەکاندا قوربانیەکانی دەستی داعشم بە چاوی خۆم بینی. بەڵام ئەو کاتێک کە داعش هاتە ناو کوردستان من لە کوردستان بووم، بۆیە خۆم بە چاوی خۆم شتەکانم بینی لە ناو کەمپەکانە. هەر لە ساڵی 2014ەوە پرۆژەکانیان دەست پێ دەکات. کچانی یەزیدی قوربانی دەستی داعش هەنگاو بە هەنگاو دەبنە فۆتۆگرافەر و میدیاکار و چیرۆکەکانی خۆیان بۆ جیهان دەژێڕنەوە. ڕۆژنامە نووسەکان جاری وایە داوایان کردووە بزانن چ ژنێک ئینگلیزی قساکە و چ ژنێک بڵێن دەسترێژی سێکسی لەسەر کراوە. ئەمانە شتگەلێکن کە بە ناو مێشکم ناهات و ڕۆیشت بۆەوەی کە بیر لەوە بکەمەوە کە لە ناو ژنی ئێزیدی خودی خۆیان ڕۆژنامە نووس دروست بکەم. کاتێککە باسی ئەو پرۆژەیەم لەگەڵ یونیسف کرد یەکەم جار قبوڵیان نەکەوتیان، ئەو شتە ناکرێت. گێڕانەوەی کارەساتی کۆمەڵکوژی و قوربانەکانی دەستی داعش لە ڕێی خۆیانەوە هەنگاوێکی سەخت بووە، بەڵام گۆڕینی قوربانی بۆ ڕۆژنامەوان کارێکی ناوازە و دەگمەنە. دەستمان پێکرد 2015 کە ئێمە دەستمان پێکردو چوینە ناو کەمپیخانکەوە ئەم کچانە جارێکەم جار هەر ینی حەپەسا بوونەوت چۆن ینی فۆتۆگرافی دەستیان بەر کامرە نەکەوت بوو هیچ کاتێک. هەموو کە ئەڕۆنە ئەوێ باسیەکەن بزانن ئەم کچانە چیان لە بەسەر هاتووە. نا ئێمە ڕۆشت بووین نەماوت نا ئێمەمانەوێت بەس فێری فۆتۆگرافیتان بکەن، خۆتان باسی خۆتان ئەکەن، باسی ئەو شتانەی کە لە خەیاڵتانە ئەکەن بە فۆتۆ پیشانمان ئەدەن. دوای ئەوەی کە ئێمە پرۆژەکەمان دەست پێ کرد تا 4 مانگ، دوای 4 مانگ فەند ڕاوەستا و ئەو کاتە بوو کە کچەکانیش تازە گەیشت بوونە ئەو ئاستەی کە ئێتر تام و چێژی ڕاگەاندنیان چشتە بوو کە تام و چێژیەوەی کە چۆن بتوانن ڕای خۆیان دەرببڕن، شتێکە هیچ کاتێک بەری نەکەوت بوون. بۆیە من هیچ کات یونیسف ئیتر بڵێن پشتگیری منی نەکرد لەبەرەوەی پرۆگرامەکان تەواو بوو بۆ کچانی ئێزیدی و منیش ناچار بووم لەبەر لە دایکبوونی کچەکەم بگەڕێمەوە بۆ فەڕەنسا. چەند مانگێک دابڕام و بڕیارمدا بەوەی کە خۆم بەردەوام بم لەگەڵیانە و ئەم دەنگە بەهێز بکەم. بەرهەمی ماندووبوونی شەیدا و گروپەکەی وای کرد کیژانی یەزیدی لە بری چاوەڕوانی چیرۆکی خۆیان بژێڕنەوە و بەشدار بن لە چەندین پیشانگادا و خۆیان بە جیهان بناسیێنن. لە ئیتالیاش لە ساڵی 2018دا 2 خەڵاتیان پێبەخشرا. ئەو خەڵاتی کە ئێمە وەرمانگرت لە ئیتالیا 2 خەڵاتمان وەرگرتووە لە ئیتالیا. یەکێکیان خەڵاتێک بوو کە فستیڤالی پرێمی و ئیسکیا لە بڵێن دوورگەی ئیسکیا بە ئێمەیان پێشکەش کرد. ڕێکخراوەکەی ئێمە لەگەڵ ئەو فستیڤالە گرێبەستێکی ئیمزا کرد و خەڵاتەکە بە ناوی جۆرنالیسم بۆ مافەکانی مرۆڤ ناسێنرا و بە ناوی زینە هەمەوە یەکێک لە کچە ئێزیدیەکانمان کە ئێمە چەند ساڵێکە پێکەوە کارەکەین خەڵاتەکەمان پێشکەش کرد بۆ کچە، چونکە ئەمە بڵین پرۆژەیەکە کە لە ساڵی 2015ەوە دەستم پێکرد بۆ بەهێزکردنی کچانی ئێزیدی. لە کۆتاییدا بەردەوامی ئەم پرۆژەیە و هەنگاوەکانی داهاتوی شەیدا و ئەو کیژە یەزیدیانە دەبێتە ئومێدێکی شارستانی و پێمان دەڵێت کارەساتەکان چەند گەورە بن ناتوانن ببنە بەربەست لە بەردەم خەونی گۆڕانکاریدا. ئاسۆ جەبار، پاریس، دەنگی ئەمریکا.